سەنتەری چالاکی گەنجانی دەربەندیخان بە یەکێک لە پرۆژە گرنگەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان دادەنرێت کە بەڕەخساندنی ژینگەیەکی لەبار و پێشکەشکردنی چالاکی جۆراوجۆر و کردنەوەی خول لە بوارە جیاجیەکاندا بووە بە ماڵێک بۆ گەنجان. سنتەری چالاکی گەنجانی دەربەندیخان توانیوێتی 170 خول و کار و چالاکی جۆراوجۆر لە سنووری قەزای دەربەندیخاندا ئەنجام بدات کە بەمەش توانراوە گەنجانی شارەکەمانیا باوڵێم تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگا بەسەر بکرێتەوە. کتێبخانە بە بەشێکی گرنگی سەنتەرەکە دادەنرێت کە ژمارێکی زۆر خوێنەری لە دەوری خۆی کۆکردووەتەوە و ڕۆڵێکی گرنگی هەیە لە فەراهەمکردنی سەرچاوە زانستی و مێژووی و جۆرا و جۆرەکاندا بەتایبەت بۆ خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان کە بۆ توێژینەوەکانیان پشتی پێدەبەستن. لەم کتێبخانەیە چەندین چالاکی هونەری و ئەدەبی و ڕۆشنبیری و سیمینار و کۆڕ ئەنجامە درێت. یەکی لە پرۆژەکانی ئەم کتێبخانە ئەوەیە کە گروپێکمان پێک هێناوە کە گروپی خوێنەرانی کتێبخانەی سەنتەری گەنجان ئەمەش بۆ بەکەلتورکردنی کتێب بەکەلتورکردنی خوێندنەوە بۆم بەستی وشیاری ئاستی ڕۆشنبیری هاوڵاتیان. بەشی هونەری میوزیک و گۆرانی بەیەکێکی تر لە بەشە گرنگەکانی سەنتەری چالاکی گەنجانی دەربەندیخان دادەنرێت کە ئێستا بووە بە فێرگەیەک بۆ فێرخوازان و ئارەزومەندانی ئەو بوارە. توام بڵێم بەشێکی زۆر کاریگەر و زۆر دیاری ناوسەنتەری گەنجانە. ئەم بەشە توانیومانە لەم ساڵدا 7 بۆ 8 خولی فێربوونی مۆسیقا هەم تیۆری و هەم پراکتیکی ژواتە عەمەلی بکەینەوە بۆ ئەو گەنجانەی کە سەردانی ئێرەکەن. زۆربەیان سودمەند بوون لە بەشەکانی سەنتەر. سەنتەری چالاکی گەنجانی دەربەندیخان بۆ گرنگیدان بە وەرزش و حەز و خولیای گەنجان پاڵپشتی تەواوی ئەو بوارە دەکات و ڕۆڵی بەرچاوی هەبووە لە پێگەیاندنی چەندین وەرزشکاری بەتوانە کە هەندێکیان ئەستێرەی نێوکایی وەرزشن. بەشی وەرزشی سەنتەری چالاکی گەنجانی دەربەندیخان یەکێکە لەو بەشانەی کە بەردەوام خزمەتی سەرجەمچین و توێژەکان دەکات بێجیازی و هەمیشە چالاکی و کاری نوێ و خزمەتی نوێمان هەیە. ئێمە ساڵانە چەندین خولی جۆرا و جۆرەکەینەوە. دیارە سەنتەری گەنجان بە شاهیدی شەقامی وەرچی و بە شاهیدی هەموو خەڵکی شاری دەربەندیخان زۆرترین چالاکی هەیە لەسەر هەموو ئاستەکان کوڕان کچان هەموو یاریەکان و ئیشەڵا بۆ ساڵی 2020 پرۆژە و کاری نوێمانەیە بۆ خزمەتکردنی شاری دەربەندیخان. هەر ئەمانەش بوون بە هۆکارێک کە گەنجان بە ماڵی خۆیان نیبزان و لەم ماڵە پڕ لە ئارامێدا برە و بەتوانە کانیان بدەن. ئەو کەسانەشی کە لە دەربەندیخانن دڵنیام لەوەی سوودێکی باشیان لە ئەم سەنتەرە بینیوە چکە ئێرە ماڵێکە هەم بۆ گەنج و هەم بۆ خێزانەکان ئەتوانن بێن لە ئێرە کەشێکی ئارام بەدەست بێنن چکە شوێنێکی هادوو و ئارامە. وەکو خوێندکارێکی پەیمانگای تەکنیکی دەربەندیخان وەکو باخچەیەکی ئێرە پێویستە شوێنێکی ئارامگیرە. ئێمە زۆربەی کاتە فەراغەکانمان لێرە بەڕێ دەکەین. بەڕێوەبەری سەنتەری چالاکی گەنجانی دەربەندیخان ئەوەشی خستە ڕوو کە لە پلانی کارکردنی ئەم ساڵیشدا بە ژمارەیەک پرۆژەی جۆرا و جۆر کە خواستی گەنجانە خزمەت بە گەنجان دەکەن و برە و بەتوانە کانیان دەدەن. سەلام ڕۆو گەلی کوردستان دەربەندیخان.